بەپێی راپۆرتەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ئێستادا ژمارەی ئەو دەرمان و کەلوپەلە تەندروستیانەی کە مەرجە پێویستیەکانی چارەسەریان تێدانە لە هەڵکشاندایە. پێشانگەیەکی ئۆتۆمبیل لە نیویۆرک یەکێکە لە گەورەترین پێشانگەکانی جیهان و بۆ ماوەی 10 ڕۆژ بەردەوام دەبێت و هاوکات پێشبینی دەکرێت لەو ماوەیەدا زیاتر لە ملیۆنێک کەس سەردانی بکات. ئەم جارە جیاواز لە دروستکردنی قمارخانە و باڵەخانەکان لە ئەمریکا گەورەترین کورسی گەڕۆک لەسەر تەلاری قمارخانە کۆنەکان نمایش دەکرێت کە بۆتە جێی سەرنجی گەشتیارە. ئەمانە و چەندین بابەتی گرنگی دیکە لەم بەرنامەی وێزگەدا. بەرنامەی وێزگە ئەم ئێوارەیە کاتژمێر 6:30 خولێک.